ئەم کاتتان باش من سیروان لە مالی ئەمڕۆمدا باس لە گۆڕانکارێکی ویندۆسەش دەکەم کە بریتێ لە کردنەوەی ویندۆسەکە بە وێنە لە جیاتی ڕێگە کۆنەکەی پێشووتر کە بریتی بوو لە پاسوۆرد. هەروەک دەزان ویندۆس 8 کە لە گۆڕانکاری نیو وەزات کراوە، گرنگترین نیان بریتێ لە شێوازی ستارت و زۆربەی گۆڕانکاریەکانیش لە زۆربەتان ئاشنا نییە یاخود بە شێوەیەک دانراوە کە بینینی ئاسان نەبێت. وی خۆشبەختانە هەوڵ دەدەم بە پێی کات هەندێکم ڕۆم بکەمەوە و ئەم خزم گوزاریەش بریتێ پێی دەگوترێت کردنەوەی ویندۆسەکە بە پاسوۆرد بە وێنە دوو ڕێگات هەیە، یەکەمیان بە شێوەی کلیکە، دووهەمیشیان بە ڕاکێشانی سەهمە کە وەک لە درێژە ڤیدیۆکە ڕوون دەکەمەوە. هەروەها ویندۆس 8 گۆڕانکارە سەرەتاییەکەی بریتێ لە ستارت. بەرحاڵ بۆ ئەوەی بتوانم کار بکەیت کلیک لەسەر ئەکاونتەکەت بکە وەک من دیرە دەیکەم، پاشان کلیک لەسەر چێنج ئەکاونت پیکچر بکە. کاتیتە سەر سیتینگی پیسەکەت بڕە سەر یوزەرس، لەوێ سەدەی سڕمەوە ئەمەیان باشە لێ ئەوە هەیە کریت پیکچر پاسوۆرد، ئەمە وات کلیک لەسەر ئەمیان بکە. باید بێت و گەت پێشووتر بە پاسوۆرد لەسەر دانەبێت داوای دەکات پاسوۆردەکەت بنووسی بۆ ئەوەی بزانیت کە تۆی. من پاسوۆردەکەم دەنووسم، پاشان هەڵدەچم دیاریکردنی پیکچر چۆزێک پیکچر ئەنی وێنێکم بژێرین، وێنێک هەڵبژێرە. من ئەو وێنە هەڵدەژەم کە خۆم گرتومە، پاشان دەتوانیت پۆزیشنەکە یانی واتە وێنەکە بگوازیتەوە. پاشان کە پێی باش بوو یوز دەستپێکشە داگرا. لێرەدا لە خۆناغی دواتر سێ ستەپمان هەیە، سێ ڕێگەمان هەیە. هەر ڕێگایەکیان بۆ ئەوەی بتوانیت کلیکەکان دیاری بکەیت و دەتوانیت بە شێوەی کلیک پاسوۆردەکە دانێت بەم شێوەیە، واتە شوێنێک هەڵدەبژێری کلیک دەکەی دەویست چێزە دووبارێکەوە لە سێ شوێنی جیاواز. و ڕێگای دووەم میشەن بریتێ لە ئەرۆس، واتە بە سەهم پاسوۆردداری دەکەیت، سەرتە کلیک دەکەیت لەسەر لەو شوێنەی کە دیاریت کردووە، بەڵام پەنجە دەدەن بێسە کلیکەکە، پاشان بە ماوسەکەت ڕای دەکێشی بۆ شوێنی دووەم. هەروە بە ئێستا دەکەم کلیک ڕاکێشە، پاشان هەنگاوی دووەم جێبەجێ بکە، اینجا سێم بەم شێوەیە. بەڵام من شێوازی سەهم پێ باش حەزم لە شێوازی کلیکەکەیە ئاسانترە، بۆیە من ئێستا چی دەکەم کلیک لەسەر خۆرەکە و لوتکەکە و ئەو گەڵایە دەکەم و هەروە گەیسەکردم و دووباری دەکەمەوە بۆ ئەوی بزان کە لێبیرم ناچێت ماماشەوە خۆرەکە لوتکەکە لەگەڵ ئەو دارە شتەکە لەسەر بەفرەکەیە. بەڵێ بارەزم بەم شێوەیە دروستمان کرد. ئێستا کە هەڵ دەچم لۆکی دەکەم بۆ ئەوی پیشەندەم کە چۆن کار دەکات. بەڵام خۆشبتانە دەبێ ئێستا بە ئایفۆنەکەم ڕێکۆردی شاشەکە بکەم چونکە ناتوانم بە بەرنامە ڕێکۆردەرەکەم ئەم کارە بکەم. ئێستا دەگەڕمەوە وڵاتان ئازیزان، بچمە سەر مێنیو ستارت. بەڵێ ئێستاکە ئێمە لە شاشەی سەرەکی داخراوی ویندۆسەکەین، هەروەک دەیبینن ویندۆسەکە لادە، ئەم پارەکە لادە، پاشان پاسوۆردەکەت هەڵبژێرە هەروەک کلیکەکان وە چەند ڕێگای تری شتەیە وەکو ساین ئۆپشن، واتە دەتوانیت پاسوۆردەکەت بنووسیتەوە لە جیاتی وێنەکە، ئەوەش دەتوانیت بگۆڕیت. بەڵێ بەم شێوەیەک دەکرێت. ئەوە ببوورن چونکە من پێشووتر ڤیدیۆیەکی ئینگلیزیم ئەپلۆد کرد بوو، لەسەر ئەوە قسە دەکەم بۆتان. ئەوان ڤیدیۆ بەس بە کوردی ینی تۆماری دەکەم دەنگەکەم بۆیە نازانم چیت بە شێوەیەکی گشتی. پاشان دەگەڕێتەوە سەر شاشەی ویندۆسەکەت، هەروەک دەبینن ئەوەتە
گەڕاینەوە سەر شاشەی سەرەکی ویندۆسەکەمان. بەڵێ بەم شێوەیە زۆر ڕێگایکە زۆر ئاسان و سادەیە. خۆشەویستم تکە گەر ئەم ڤیدیۆتان بەدڵ بتکە لاکی بکەن و تکە چەناڵەکەم سەبسکرایب بکەن بۆ ڤیدیۆی باشتر و بە پێشتر بەسەر ویندۆس و iOS و هەر کێشێکتان هەبوو هەر کۆمنتێک تکایە کۆمنتێک بنووسن وەڵاتان دەمەوە. سوپاس بە سێکردنتان.